لەگەڵمان بوویت لە پیرمامەوە هۆشمەند سادق سپاس بۆ تۆ. بەڵێ دەمانوێت زیاتر گفتوگۆ بکەین لەسەر ئەم بابەتە هەروەک پامنێرمان ئاماژەی بێکرد هاوکارمان ئاماژەی بۆ کرد کە خاڵی سەرەکی تەوەری کۆبوونەوەکان ئەوە ئەبێت کە سەبارەت بە پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە هەروها ئەنجومەنی پارێزگاکانی عراقیش بە هەمان شێوە چاوتوێکرێت. جا دەمانوێت بزانین پێشبینیەکانی ئەم کۆبوونەوەیە چی دەبێت سەبارەت بە پەرلەمانی کوردستان و هەروەها ئەو خاڵە ناکۆکانی کە لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیشان و چەند پرسیارێکی دیکە ئەوە لەگەڵ میوانمان خات و ئەشواق جاف ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان کە لە بەغداوە لەگەڵمانە گفتوگۆی زیاتر دەکەین و پرسیاری لێ دەکەین. ئەم کاتتان باش خات و ئەشواق با لە پێشبینیەکانەوە دەست پێ بکەین. پێشبینی دەکەن لە کۆبوونەوەی ئەمڕۆی پارتی و یەکێتی لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بگەنە ڕێکەوتن یاخود نا پرسەکە یەکلایی ئەکرێتەوە. بەڵێ زۆر سپاس سەڵاو لە جێنابێتەوە لە بینەران خۆشەویست. بە حەقەت لە سیاست پێشبینی نییە بەقەد ئەوەی ئایا ئیرادەیەکی سیاسی هەیە بۆ تەواوکردنی بابەتەکان دەربارەی هەر بابەتێک بێت بە نسبەتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئەو مهمە ئایا ئیرادەیەکی سیاسی حەقیقی هەیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئەمە مهمە. بۆیە من دەڵێم ئەوە اعتیماد دەکات لەسەر ئەوەی ئایا برادرانی یەکەتی نیشتیمانی کوردستان دەیانەوێ ئەم هەڵبژاردنە ببێت لە چی کاتێک ببێتەوە ئیلە ئاخرهی لەو خاڵانە. بنسبەتی ئێمە موقفمان وازەحە و لە سەرەتا باسشمان کردووە. ڕاستە لەوانەیە کۆمسیۆن دەڵێت من بە شێوەیەکی تەکنیکی ناتوانم ئەم ساڵ ئەنجامی بدەم، بەڵام ئەو شێوەی تەکنیکی ئەگەر ئیرادەیەکی هاوبەش هەبوو لە نێوانی هێزە کوردستانیەکان بە تەکیدش دەتوانن بە هەمویان ئەو داواکاریە ئیسرار بکەن لەسەر ئەنجامدانی ئەم هەڵبژاردنە لەم ساڵە. بۆیە ئێمە موقفمان وازحە، ئیرادەیەکمان وازحە، دەمانەوەی ئەم هەڵبژاردنە ڕاستە وەک دووبارە دەڵێمەوە دەڵێن خەلەلێکی تەکنیکی هەیە یان عەفوەن نەکو خەلەلێکی تەکنیکی ناتوانم بە شێوەیەکی تەکنیکی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەنجام بدەن لەگەڵ هەڵبژاردننی کوردستان، بەڵام نەخێر ئەگەر هەموو حزبە کوردستانیەکان بە بۆچوونی من ئەگەر اتفاقیان کرد لەسەر ئەوەیە کە لەم ساڵە بکرێت دەتوانن بیکەن و بۆیە ئێمە چاوەڕێی نەتیجەی ئەم گفتوگویانە کە ئەمڕۆ دەکرێت بە حەقەت و دیسانەوە دەڵێنەوە ئێمە تأخيرکردنی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمان کوردستان ئەمە تەسیرێکی سەلبی دەبێت لەسەر شەرعیەتی پرۆسەی دیموکراسی لە کوردستان. باشە خات و ئەشواق هەر کات کۆبوونەوەیەک ئەنجامەدرێت لەلایەن دوولایانی سەرەکیەوە هەڵبەت کۆمەڵە خاڵی ناکۆک هەن دائەنیشن بۆی کە گفتوگۆی لەسەرکەن و لەسەری پێک بێن. جامانێ بزانین خاڵە ناکۆکەکانی پارتی و یەکێتی لەسەر هەڵبژاردننی پەرلەمان وەکو خۆی دەمێنێتەوە یاخود ماوەتەوە یاخود نزیکبوونەوەی باش هەیە. ئێوە ئاگداری چین لەو بارەوە؟ بەنسبەتی ئەو خاڵانە کە برایانی یەکەتی ئاعترازیان هەبوو لەسەری پێشتر بۆ نمونە چوار بازنەیە لە گفتوگۆکان پێش ئەوەی بریاری مەحکەمە ئیتیحادی دەرچێت. یعنی بۆ نمونە یەکێک لەو خاڵانە ئەوە بوو کە پارتی دیموکراتی کوردستان موافق بوو لەسەر ئەوەی کە بە چوار بازنەی ئۆکەی. هەروەهاش بە نسبەتی پێکاتەکان ئەوان اعترازیان ئەوەیە لەسەر ئەوەی پێکاتەکان، بەڵام پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەوەیە کە خودی خۆیان پێکاتەکان خودی خۆیان بریاری خۆیان بدەن و یعنی یونایتد نیشنش لەگەڵ ئەو بۆچوونە بوو کە خودی خۆیان یعنی کەمینەکانیان کەمینەکان خۆیان بریاری خۆیان بدەن ببێ ئەوەی هیچ هێزێک تەدەخل بکات لە چارەنووسیان. ئەوە بۆچوونی پارتی دیموکراتی کوردستان بوو لەگەڵیانە. مەسەلەی تۆمارکردن اعتیماد بکرێت لەسەر ئەوەی کە عێراق پارتیش لاری نەبوو. کەواتە مەبەستم ئەمەوەیە ئەو مەسەجە بگەێنم کە چیان داوا کردبوو دەربارەی ئەو خاڵانە پارتی دیموکراتی کوردستان بە حکمی ئەوەی کە باوەری بە پرۆسەی دیموکراسیە و دەیەوەی هەڵبژاردن بکرێت و خودی خۆیشی پرۆسەی هەڵبژاردن بە شەفافیەت داخەڵتیا دەبێت و بە شەفافیەت باوەری بە پرۆسەکە هەیە. بۆیە ئەو خاڵانە کە ئەوان اعترازیان هەبوو لەسەری و داوایان کرد بۆ نمونە بە چوار بازنەیە پێکاتەکان چۆنە پێکاتەکان خودی خۆیان بریاری خۆیان بدات، هیچ هێزێکی تر دەنجاتی ئەوان بریان نەدات. بۆ نمونە مەسەلەی
سجلی ناخبین لەسەر ئەوەی هەڵبژاردننی عراق ئۆکێ کێشەمانە المهم گەها هەموو بوو بریاری محکمەی ئیتیحادی کە هاتوو ئەو بریارە دەرچوو دەبێت لەسەر یاسای ئەوەی کە ساری المەفعول دەوترێت بە سیغەی قانونی پێ دەوترێت ساری المەفعول. ساری المەفعول ئەوەیە کە یەک بازنەیە بەڕاستی و بۆیە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان دووبارە دەڵێمەوە ئیمانمان هەیە و باوەڕمان هەیە بە پرۆسی دیموکراسی دەبێت هەڵبژاردن بکرێت بۆ پاراستنی شەرعیەتی بەڵام خات و ئەشواق ئاماژەیەک هەیە بۆ ئاراستەیەکە هەڵبژاردنەکان بکەوێتە ساڵی داهاتووەوە. ئایا ئەم ساڵ هەڵبژاردن دەکرێت یاخود ئێوەش لەسەر هەمان بچوونن ئەگەر بکەوێتە ساڵی ئایندەوە ئەوە پارتی دیموکراتی کوردستان ڕەزامەندە لەسەرەوە؟ ئێمە بۆچوونی خۆمان وتومانە و هەروەهاش ئێستش دەیڵێن ئێمە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن لەم ساڵە چونکە چی یعنی بەڕاستی چەند تەخیری دەکەیت ئەوەندە علامەت ئیستفهام دەخاتە سەر پرۆسەی سیاسی لە کوردستان یعنی لەسەر شەرعیەتی پرۆسەی دیموکراسی. طبعا جەنابش دەزانی ئەم پرۆسەیە بە خوێنی هەزاران شەهیدمانمان بەدەستهێناوە بۆیە ناکرێت ئەوەندە تەخیر ببێت. بەڵام ئێستا کۆمیسیۆن بە بیانۆ ئەوەیە کە ناتوانێت هەردوو هەڵبژاردنەکە بەیەکەوە بکات ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لەگەڵ هەڵبژاردننی کوردستان. من وەکو پەرلەمانتارێک دووخۆل دەڵێم ئەگەر ئێرادێکی بۆچوونی خۆم ئەگەر ئێرادێکی سیاسی هەیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لەم ساڵە کۆمیسیۆن دەتوانێت تەکیفی وەزعی خۆی بکات و ئەمە بۆچوونە یعنی بۆچوونی منە. بۆیە دەڵێم ئێمە وەکو پارتی لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن لەم ساڵە تەخیر نەبێت. خات و ئەشواق جەنابەت ئاماژە بەوە کرد ئەنجامدانی هەڵبژاردن لەم ساڵە زۆر باشترە ئەگەر بکرێت بۆی کە نەبێتە هۆکارێک لەسەر هەرێمی کوردستان یان خاڵێکی باش نەبێت بۆ سەر هەرێمی کوردستان ئەمە. بەڵام ئەگەر هات و پارت و یەکێتی یاخود کورد یەکدەنگ نەبوون بۆ هەڵبژاردننی پارێزگاکانی عێراق و پەرتەوازە بێت ئەمە چ کاریگەریکی لەسەر کورد دەبێت؟ عفۆن ئەگەر پرسیارەکە دووبارەکەیتەوە ئەگەر پارتی یەکێتی یاخود کورد بە گشتی لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق پەرتەوازە بێت چ کاریگەریەکی لەسەر کورد ئەبێت؟ جەنابتان دەزانن کە ئێمە دەنگی ئێمە لە دەرەوەی هەرێم یعنی کەمترە لەلایەنە سیاسیەکانی ترە بۆیە چەند کورد یەکریز و یەکدەنگ بێت قاعدەی جەماوەری خەونی ئەوە دەبینێت کە کورد بە یەک لیست بێت و یەکدەنگ بێت و چەند یعنی ئەگەر هەموو لیستە کوردستانیەکان بەیەکەوە نەبوو دەتوانین بڵێن ئەگەر زۆرینەی ئەو لیستە کوردستانیەکان بەیەکەوە بوون بە تەئکید ئەمە دوو خاڵی ئیجابی دەبێت. یەکەم شت انعکاسێکی ئیجابی دەبێت لەسەر دەرونی کوردانی بەغدا و هەروەهاش ناوچە کوردستانەکان لە دەرەوەی هەرێم. دووش بە تەئکید ئەو چانسە دەدات کە ئەو دەنگانە ئەگەر حزبێکی کوردستانی بۆ نمونە نەیتوانی کورسێک بەدەست بێنێت نافەوتێت دەچێت بۆ کاندیدێکی حزبەکەی ترە. بۆیە لە ڕەوەنگەی ژمارە بە ژمارە سوودی ئەبێت بۆ لیستە کوردستانیەکان و لە ڕەوەنگەش انعکاسێکی ئیجابی لەسەر کوردانی کوردستان کە لە دەرەوەی عفەن خەڵکی کورد لە دەرەوەی کوردستان دەتوانین بڵێن ئەمە انعکاسێکی ئیجابی دەبێت. بە نسبەتی کەرکووک جەنابەت دەزانی وەزعی کەرکووک تایبەتمەندی خۆی هەیە بۆیە دەتوانین بڵێن زۆربەی لیستە کوردستانیەکان ئەگەر بەیەکەوە بوون بە تەئکید باشتر دەبێت و کورسەکان زیاتر دەبێت چونکە لە عێراق دەزانی جەنابەت یاساکان بە دەنگ پەسەند دەکرێت و هەروەهاش ئەنجومەنی پارێزگاکان چەند ژمارەت ئەبێت لە ئەنجومەنی پارێزگا دەتوانێت زیاتر خزمەت بە شەریحەی ناوچەکان ئەوەی کە ناوچەی کوردیە و ناوچەکانی تر. بۆچی ئەوە دەڵێن دەبێت وازح بێت چونکە بەداخەوە لە عێراقتا ئەم لەحزەیە دیموکراسێکی حەقیقی نییە بۆی تۆ زۆر گرنگکە کە نوێنەری خۆت هەبێت. هەر کاتێک عێراق گەشتە دیموکراسێکی حەقیقیە ئەو کاتە دەتوانی یعنی نوێنەری هەر پێ کاتێک ئەتوانێت دیفاع کات لە
مافی هەموو پێکاتەکانی تر بەڵام لەم قۆناغە نەخێر هەر پێکاتێک زۆر پێویستە کە نوێنەری خۆی هەبێت چی لە ئەنجومەنی پارێزگا و چی لە پەرلەمانش. بەڵێ سپاس بۆ ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان لە بەغداوە خات و ئەشواق جاف لەگەڵمان بوویت.